بینەرانی ئازیز دووبارە سڵاوتان لێبێت گفتوگۆکەمان سەبارەت بە پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەردەوامە. کاکارام گەر قسەکان باسی ئەوە بکەم لە ساڵی 2009 لە مانگی چوارەوە تاوەکو مانگی شش تا ئەو کاتێک کە تەمەنی خۆی درێژ کردوەوە پەرلەمانی کوردستان کە تەمەنەکەی لە مانگی سیا کۆتایی پێهات تا ئەو کاتە کۆمەڵێک یاسایان دەرکردو. یاسای ژمارە چواری تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیان دەرکرد. ئەوە تازە تعدیل کراوەوە دوای ئەوەی کە ئۆپۆزیسیۆن زەختێکی زۆری کردووە تعدیلاتەکان ئێستش کە مکڕیتە بەڵاموتمان مشکلە نییە بەشێکی خوازیاری ئەوە بۆی هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت. یاسای ژمارە سێ یاسای ژمارە سێ تایبەت بە دەسەڵاتەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە 2009 لە پەرلەمانە دەریان کردووە بەپێی ئەو یاسای ئەوە ئیشی پێ بکرایە لە کۆتاییە فەقەرێکی بۆ نووسراوە کە ئەم یاسای ئیشی پێ ناکرێتە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گەڕاونەتەوە بۆ یاسای 159 ساڵی 1969 ئیش بە یاسای 59 ساڵی 1969 کرێ لە 2012 ئیش بە یاسای ساڵی 1969 کرێت کە تایبەتە بە ئەنجومەنی پارێزگاکانەوە. ئەمە یەکێکی تر لەو یاسایانە کۆمەڵێک یاسای تر کە تایبەت بۆ بە مەسەلەی ئینتیخاباتەکان. ئەم دوو مۆزوعایکە دوو مۆزوعی زۆر گرنگە. ئێستش دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان تهدید نەکراوە. تۆ ئێمە باسی چێکین باسی ئەوەکەین کاکە خۆ هەڵبژاردن لە کاتی خۆیان گرنگە ئەبێ ئەنجام بدرێ بەڵام لەوەش گرنگتر کە لە کاتی خۆیان ئەنجام بدرێ ئەبێ هەڵبژاردنێکی نەزیه ئەنجام بدرێ. کۆمەڵێک بۆعد هەیە بۆ هەڵبژاردننی نەزیه کە ئەم بۆعدانە لە هەرێمی کوردستانە تا ئێستا وجودی نییە کاکە لە هەڵبژاردننی 2009 لە هەڵبژاردننی 2010 ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان هەموو شێوازەکانی تونند و تیژی و زۆرە ملەیەمان لەگەڵ بەکارهێنراوە لە نانبڕین لە هێرشکردنە سەر بارەگاکانمان بەشێکی زۆری بارەگاکانمان یا سووتێنراون یا تاڵان کراون بە بەردەوامی هێرش کراوەتە سەربان هەموو هێزە چەگارەکان پارە و پول و سەرۆت و سامانی ئەم وڵاتە بەکارهێناو لە هەڵبژاردنەکانە سیارە و دام و دەستگا و داوائیری حکومەت بەکارهێناو لە هەڵبژاردنەکانە. باشە کاکە خۆ هەموو ئەم مەسائلانە ناکاتە ئەوەی کە تەنها هەڵبژاردن لە کاتی خۆیان گرنگ بێ ڕاستە ئەوە گرنگە بەڵام لەمەش گرنگترەوەی کە هەڵبژاردێکی نزیک کاگەرم لە 2009 نزیکەی 2.5 میلیۆن ناخبمان هەبوو بەڵام لە ئێستادا دەوترێت کە نزیکەی 3 میلیۆن ناخبمان هەیە. قسەیەکی تریش هەیە لەسەر ئەوەی کە لە دانیشتوانی هەرێمی کوردستان لە ئێستادا گەیشتۆتە 5 میلیۆن و 300,000 کەس بەڵام بودجەکە لە بەغداد تا ئێستا لەسەر ئەساسی کۆنەکە دیاری دەکرێت. ئایا منطقی تایە لە خلالی ئەو چەند ساڵەیە 1 میلیۆن ناخب زیادی کردبێت؟ مێرێک ساڵ نییە کاکە من هەندێک شت هەیە کە ئێمە پێویستەکە بە بەڵگەوە قسە بکەین چونکە بەڕاستی بەڵگە مهمە قسە هەموو کەسێ پێوێرێ ئەمە خلالی نۆمانگە بەڵێ ئەمە من پێت بڵێم ئەمە لە وەزارەتی تیجارە و نێراوە بۆ دەستەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئامارە نێردراوە بۆ چوە نێردراوە بۆ دەستی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بەپێی ئەم ئامارەی کە نێردراوە بەپێی ئەو ئامارەی کە نێردراوە لە سیوەکی یەک کە ئەمە کتابەکەیە لە سیوەکی یەکە لە سیوەکی یەکی 2012 کە نێردراوە دانیشتوانی هەرێمی کوردستان بە 4 میلیۆن و 271,643 کەس نێردراوە. دوایی خەبەرێکی تر لە ڕۆژنامەیەکە بڵاوە بێتەوە کە دانیشتوانی هەرێمی کوردستان بووە بە 5 میلیۆن و 300,000 ینی لە سیوەکی یەکی 2012 ئەم ساڵ لە خلالی 9 مانگە ملیۆنێک و 28,357 فەرقە. چۆن ئەم میلیۆن و نازانم لە مانگی یەکەوە تا مانگی ئەوە پێگەرم بە کورتی پێم بڵێ ئەمە چییە؟ ئەزانی چۆنە کاکە ئەمە هەمووی ئامادەسازی و چنینە بۆ ئەوەی کە چنینە بۆ ئەوەی زیادکردنی ژمارەی دەنگدەر زیادکردنی ژمارەی دانیشتوان بۆ زیادکردنی دەنگدەر تەمان دەنگدەر زیادکردنی دەنگدەر کۆمەڵی مەسایلی ترێ زۆر گرنگە کە ئێمە تاوەکو ئێستا لە نەبوونی ئامارێکی ڕسمی ئامار زۆر گرنگە لە نەبوونی ئامارێکی ڕسمیە تاوەکو ئێستا ئەتیمادی ئامار لەسەر چیە لەسەر کۆبینی خۆراکە لەسەر فۆرمی بایە بەڵێ هەر بۆی بۆت بخوێنمەوە کاگارم بەپێی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان پارێزگای هەولێر 1,650,684 کەسی تایە بەڵام هەر ئەمە بەپی کۆمیسیۆن بەڵام بەپی کۆبوونی خۆراک 1,521,000 کە بۆ سلێمانی و بۆ دهۆکیش بە هەمان شێوەیە. ئایا ئەمە کێشەیەکی گەورە نییە بۆ پرۆسی هەڵبژاردن بۆچی ببوورە کاگارام دێمەوەلا کاکاوسێن دێمە لای تۆ بۆچی تا ئێستا ئامار و سەرژمێری لە هەرێمی کوردستان ناکرێت؟ دیارە ئێواگەدارن دەمێکە کاگاران لە قسەکانیە گوتی مەسەلەکە زیادکردنی دەنگدەرە. باشە خۆش زیادکردنی دەنگدەر بۆ هەمان وەکێکە خۆ دەنگدەرانی کە زیاد دەبن نەبوو پارتی و نەبوو یەکێتی و نەبوو حزبێکی دیاریکراوە
ئەگەر مەسەلە ئەوە بێ بڵێ ئیسفادە لەو دەنگانە دەکات انتخابی نزیه بێ بۆ هەموویەتی بەس نییە نزیه نییە و کوشتە لە کوردستان ئەجا ئەوەش دەبێت لێکۆڵ لێولی سەر بکرێتەوە ئەوەڵێ لە غیابی سیستمێکی انتخابی نەزیهە زیادکردنی دەنگدەر لە بەرژەوەندی ئێوەدا جا باشە پرۆسەکان لە بەرچاوی خەڵک بوون دەیان ڕێکخرا و چاوەدێری و هەڵبژاردنە نەیکردووە ئەوە مەوزوعی کەیە پێویستە زیاتر قسەی لەسەر بکرێت بەڵام من دەمێ قسە لەسەر ئەوە بکەم توابم بورە ئەم قسەیە من بم بورە قسەکە و پێ نابڕم بەڵام بۆ معلوماتی لە انتخاباتی 2005 و لە انتخاباتی 2009 انتخاباتی 2010 بە پێی راپۆرتە نێودەوڵەتەکان هەریب انتخاباتی هەرێمی کوردستان لە لیستی ڕەشایە بەڵێ کاکە باسی ئەوە کراکە حەزبەکانی دەسەڵات یاساکان بە ئارزوی خۆیان دەردەکەن نازان چی ئەگەر دەسەڵات بیویست بایە ئەو یاسایانە دەرنەچن یا هەموار نەکرێن بەپێی هەلومەرجی ئەو قۆناغی کە ئێمە ساڵ بە ساڵ کۆمەلگاکەمان گۆڕانی بەسەرداتێ بەرەو پێش دەچێت دەیتوانی دەیان ڕێگری لە بەردەمدانێ بەڵام هەر ئەو یاسایی کە ئێستا کاگارم باسی کرد یاسای ژمارە 4 یاسایەک بۆ هەڵبژاردنەکە بە لیستی داخرا و کە لە قازانجی لیستە گەورەکانە بەڵام ئێمە پشتیوانمان لێ کرد کە گۆڕا لە داخراوە بەرەو نیمچەکراوەی ڕێژەیە کە بۆی حەزبە وردەکان ئەوەندەی دەکرێت بتوانن بگەنە کورسی بەدەستبێنن دەیان یاسای دیکە لەو چەند ساڵی دواییدا تێپەڕێنراوە کە پێویست و زەرورن بۆ کۆمەلگای ئێمە هەر لە یاسای ڕۆژنامەوانی هەر لە یاسای خۆپیشاندان کە لەو ساڵانە دەرچوو یعنی دەسەڵات ئەوەی کە دەگوترێ ڕێگری دەکە لەو یاسانە ئەوە بەکردەوە لە بەرچاوی ئێمەیەکە دەسەڵات پشگیری لە دەرچواندنی ئەو یاسانە چی سەبارەت بەوەی کە لە ماوەی 9 مانگدا نزیکەی 1 ملیۆن دەنگدەر زیادی کردووە تا ئێستا سەرژمێریەک نەکراوە عراقیش ڕێگر بووە لەوەی کە سەرژمێرێکی عام بکرێت لە سەرتاسەری کوردستانیش بگرێتەوە ئەوەی کە پشتی پێدەبەسترێ هەر وەزارەتی بازرگانیە ئەوەش بەڕای من تا ئێستا حەقی خۆی نەدراوەتێ ئەو ژمارەیە کە لە کوردستان لە شوێنەکانی کە بۆیان زیادکراوە لە کوردستان زۆر لەوە کەمتر زیادکراوە بە تەوەقعی زۆربەی ئەوانەی شارەزای مەسەلەی ژمێری یارین پێشبیری ئەوە دەکەن کە زۆر لەوە زیاتر بێ کە وەزارەتی بازرگانی هێنی کردووە ئەنی ئەگەر سەرژمێریەکی دەست پاکانە و نزیک بکرێ بۆ کوردستان هەموو ئەوانە لەو ژمارانە تێدەپەڕێندێ بەڵێ سوپاس دێمە لای تۆش کاک خەسرۆ کاگارم دێمە لای تۆ کاگارامی شێخ محەممەد لە قسەکانی ئاماژەی بەوەدا کە لە ماوەی 9 مانگدا نزیکەی 1 ملیۆن کەس 1 ملیۆن دەنگدەر زیادی کردووە ئایا ئەمە هەڕەشەیە بۆ سەر دانیشتوان زیادی کردووە کە بەشێکی زۆری حتمما دەنگدەر دەبێت ئەگەر هەڵبژاردن بکرێ ببوورە بەڵێ ئەمە هەڕەشەیە بۆ سەر دیموکراسی و پرۆسی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان تەبێ یەکێک لە بنەماکانی هەڵبژاردنێکی پاک و خاوێن و دیموکراسیەوەیە کە بێ ئامارەت هەبێ یعنی من پێم وایە حکوومەتی هەرێم دەستی نەگیراوە ئەگەر بێت و ئامار بکە و دەسەڵاتێک حەسری بەغاژ نییە ئەوە کە تایبەت بێ بەوەی کە بێ ئەمە هەر تەنها و تەنها بەغا بیکەم پێم وایە خواستێک نییە بۆی کە ئامارێکی ڕوون هەبێ و ئاوەکە ڕوون ببێتەوانێ بۆی کە لە ئاوی لە لاتوانی تۆ بە هەموو شێوەیەک ئەو ساتوانی ئیش بکەیت و کاری تا بکەیت لەبەرەوە مۆزوعی ئامارە ئەگەر ئێمە بەڕاستی بڕوامان بە دیموکراسی بێ حکوومەتی هەرێم ئەبێ لە ئەولەویاتی خۆی دابینێەوە ئیشی بۆ بکە لە هەموو مەجارەتەکانە ئیشی بۆ بکە بە تەنها شتەکان نەسپێرێتەوە بە کۆمەڵک دەستگای حیزبی سیاسی و کۆمەساکە بەڕاستی هەرێمی کوردستان وای لاتوە بەس تەنها کە باز لە هەڵبژاردنەکە بەس دەستگای هەڵبژاردننی حیزبەکان قسە لەسەر هەڵبژاردنەکەن و بازرنە بەڵام پێویست بۆ حکوومەت ئیشی زۆر جدی بکە و میزانیەک تەرخان بکە بۆەوەی کە ئێمە چۆن نتوانین یەکەم هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت دووەمین ئەو هەڵبژاردنەی کە ئەکرێ ئەبێت هەوڵ بدەین ستانداردی نێو دەوڵەتی تیا بەردەستە بێ چونکە هەڵبژاردن تۆ نیگای هەموو دنیا هێنیتە سەر ئەو بوقع جوغرافیەکە بڵێن هەرێمی کوردستانە و دنیا سەیری دەکا وەکو دنیای جاران نییە هەم ڕێکخراوی نێودەوڵەتی چاودێری نێودەوڵەتی ناوخۆ ڕاگەاندنی میدیا هەمووی بەسەرتەوەە لەبەر ئەوە ئەبێت تۆ وێنەیەکی جوان بدەی بە دەرەوەی خۆی و هەرێمی کوردستان بەڕاستی هیچی لەبەردەمانە جگەلەوەی کە ئەبێ ئەزمونونەکە بەرەو دیموکراسی بەرێ بەڵام ئەنجام نەدانی هەڵبژاردن و دواخستنی و خەمساردی حکوومەت بەڕاستی ناتوانانی ئیتر ئەگەر تۆ داکۆکی لە بەرژەوەندی هاوڵاتیانەکە ئیتر ناتوانانی بێدەنگبی
لەوەی کە بەڕاستی ئەمە قەدرێکی زۆر گەورەیە بەرامبەر بە مافێکی سەرەتایی هاوڵاتیان و هەڵبژاردن پێم وایە لە مافی زیاتر بۆ هاوڵاتیان لەبەرەوەی مافێکە ئەتوانێت نەخشەی سیاسی وڵات داڕێژێتەوانێ بەڵام ناکرێت تۆ لەبەرەوەی کە بەرژەوەندی فئەیەگە بەرژەوەندی چەند فئەیەک وا ئەخوازی هەڵبژاردن نەکرێت ئیتر بێ هەڵبژار نەکرێت لە کاتێکا هیچ ڕوونکردنەوەیەک هیچ ڕاگەیاندنێک نادرێ بە هاوڵاتیان بەوەی کە ئێمە لەبەرچی هەڵبژاردن ناکەین هۆکارەکانی چییە بۆیە بەردەوام ئەم حاڵەتە لە هەرمی کوردستان ناگوزێت. بەڵێ کاک خەسرە و پرسیارێکت لێ یەکەم و ئەتوانی قسەکانی خۆشت بکەی هەر کۆمنتێک تەبێت ئێوە پارتەکانی دەسەڵات بەوە تۆمەتبار دەکرێن کە هێندەی گرنگی بە مەسلەی نەوت و پێشمەرگە و بودجە دەدەن هێندە گرنگی بە هەڵبژاردن و مەسائلی تایبەت بە هەڵبژاردن نادەن. زۆر سوپاس بۆ پرسیارە پرسیارێکی گرنگە بەڕاستی ئەمە زیاتر لە کەرکووکیش زەق بۆتەوە کە ئێستاوە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیژلات و کێشەی لەسەر دروست بوو و تەنانەت دەوترێت بۆنی شەڕیش دەکرێت. چاک پێشەوەی وەڵامی پرسیارە بدەمەوە کۆمەڵێک ملاحەزاتمە چونکە برادران زۆر قسەیان کرد بەڕاستی سەبارەت بە قسەی هەواڵ ئارام کە ئەوان حزبێکی نوێن و یان لایەنێکی سیاسی نوێن و لە 2000 ئەوەندەوە پەیدا بوون لە 2009 من بە لایەنێکی سیاسی نوێن نبینم چونکە هەمان ئەو بە ڕێزانەی کە ئێستا سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان دەکەن هەمان ئەو بەرپرسانن کە لە شەڕی ناوخۆش بەشدار بوونە و لە یەکەم کابینەی حکومەتیش بەرپرس بوونە و دەسەڵاتیان هەبووە بۆ نمونە یەکەم جێگیری سەرۆکی پەرلەمانی یەکەم پەرلەمانی کوردستان هەمان ئەو بەڕێزەیە کە ئێستاکە ئەندامێکی سەرکردایەتی هەرە بەرزی بزوتنەوەی گۆڕانە و هەروها لە هەمان حکوومەتیش هەبوونە و تەرەفیش بوونە لە شەڕی ناوخۆیان هەمومان تەحملی ئەو مەسئولیەتەمان کردووە شخصی نییە ناکەمەش ناوی کەسم نێنەوە ناوی کەسم نێنەوە منیش با ئێستا دێمەوە سەر مەوزوعەکانی دی سەبارەت بە دەستخۆشی لە ئۆپۆزیسیۆن دەکەین کە توانیان یاسایەک دواکەوت و خراپ بەرەو باشتری ببن و هەموار بکرێت ئەوە بێتە یاسایەکی ڕێکوپێک بەڵام کاکە هەموو شتێکیش بە کەیفی ئۆپۆزیسیۆن نابێ خۆ ئەو نوێنەرانەی پارتیویەکەتی کە لە پەرلەمانە دانیشتن خۆ ئەوانیش ئەندامی پەرلەمانن خۆ ئەوانیش مافی دەنگدانیان هەیە مافی هەموارکردنیان هەیە مافی ئەویان هەیە کە دەست هەل ببرن دژی ئەو پرۆپۆزۆڵەی کە ئۆپۆزیسیۆن دەیدات بەڵام بۆ شتی باش ئێمەش لەگەڵ ئەوان بووینە بۆ نمونە ئەو یاسایی کە لە لیستێکی داخراوە گۆڕدرا بە لیستێکی نیمچەکراوە ئێمەش لەگەڵ ئەوە بووین کە سەردەمیانەترا مۆدێرنا زیاتر مافی هاوڵاتی و دەنگدەر دەپارێزێت بەو شێوەیە و تێکڕای ئەندامانی پارتیویەکەتیش لە پەرلەمانە دەنگیاندا بۆ ئەم هەموارکردنە کارکردن بە هەندێک یاسای کۆنۆک و یاسای ساڵی 1969 پارێزگاکان کاکەوە یاسایەکی عێراقی عێراقیش بە هەمان یاسا ئێستا ئیش دەکاتن لە عێراقیش نەگۆڕدرا چونکە نەخێر نەگۆڕدرا زۆربەی برگەکانی یاسای پارێزگاکان 69 بوو تا بەو دوایە کە گۆڕانکاری کرا ئێمەش واخەریکن گۆڕان بەڵام کا خەسەوە زۆر جەلارێنی کوردستان بەغداد بە دیکتاتۆریەت تۆمەتبار دەکەن ئێمە لەگەڵ ئەوەین ئەو یاسایە بگۆڕدرێت لەگەڵ ئەوەین دەسەڵاتی زیاتر بدرێت ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ ئەوەین کە پارێزگار بە هەلبژاردن هەلبژێردرێتن ئێمە لەگەڵ ئەوەین کاکە بەڵام کا خەسرەوە ئێستا ئۆپۆزیسیۆن دەڵێت ئێمە لەگەڵ ئەوەین کە ئەنجومەنی پارێزگاکان ڕەبتی مباشری پەرلەمان مەرجعی بێت ئێوە داواکەن کە وەزارەتی ناوخۆ ئەمە شتێکی دیکە لە پەرلەمانە دەکرێت مناقەشە بکرێتن دەکرێت ڕای خۆیان دەرببڕن و ئەندامانی لایەنەکانی سیاسی دیکەش ڕای خۆیان دەرببڕن ئەمە مەوزوعی مناقەشە ئێمە ئێستا یاسای 36 ساڵی 2008 هەیە باشە هەموار کراوە ئێستا ئیشی مشکل نییە باسی ئەوە دەکەن کە لە ئەمریکا لە کاتی خۆی دەکرێت تەنانەت زریان بوو نازانم چی بوو تۆفان بوو هەرکرا ئەمریکا 200 ساڵە دەستور نووسیوە و کۆکن لەسەر ئەو دەستورە ئەوە 200 ساڵە دەستوری نووسیوە ئێمە هێشتا دەستورمان نییە ئێمە هێشتا هەرێمێکی خەسرە و بڕوا بکە ئێمەوا بڕێن 200 ساڵە ڕاو هەروامێنی بڕوا بکە نەفەسەکە وا دیار نییە کەس لە ئێمە زیاتر داکۆکی نەکردیە لە هەلبژاردنکردنا و کەس بەکردەوە کاکە بەکردەوە بووین بۆ ئەنجامدانی هەلبژاردنە 2005 ئێمە پێشەنگ بووینە لە هەلبژاردنە 2009 کردومانە 2013 دەیکەین ئێمە لە هەلبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش ناترسین یعنی با ئەوە ڕوون بێت لای هەمولایەتەوە ئەمە ئامادەین هەلبژاردنەکان لە ساتی خۆی بکرێن لە کاتی خۆی بکرێن ئێمەش ئەگەر نەبووینە کە ئەو هەلبژاردنە دواکراوە ئێمە لە ساڵی
دەبواە 2009 هەڵبژارنەکان بکرابێ ئەنجومەنی پارێزگاکان لە کۆبوونەوەی سەرکردایەتی لە ساڵی 2010 ئێمە داوامان کرد لایەنە پەیوەنددارەکان پەلە بکەن لە ئەنجامدانی ئەنجومەنی پارێزگاکان ئەوە بوو یەوادەیەک دانراوە کە 27 نۆ بوو لە ساڵی 2011 کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان خۆیان هاتن گوتیان ئێمە نایکەین ناتوانین بیکەین چونکە وادەکەی ئێمە بەرەو کۆتایی دەڕوات و هەندێک کێشەی یاسایی هەیە لە یاسای ژمارە 4ەوە بزانم بۆیە نەکرا ئێمە طرف نەبوو ئێبن نەبووین کە داوامان لە کۆمیسیۆن نیکەن دێمە سەر ئامارەکان دێمە سەر ئامارەکان کاکە ئامارەکان خۆ بەس ژمارەی دەنگدەری پارتی زیادی نەکردووە یان ژمارەی دەنگدەری یەکەتی ینی گۆڕان جارێ هۆکاری باس لە واکرێ کە ئەم زیادکردنە چێ زیادی کردڵات بۆ ئاژەڵی خۆیان مەبەستان ئەوەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بان قەستەوەی زیاد کردووە ئەمە تومەتێکی زۆر خەتەرناکامە کاکە ئامارێکی ورد لە وڵاتەنی هەر لە بەسرا تازاخۆ بۆ چونکە ئێمە عالەمی هەیە دەزانم کاک 2.8 ساڵانە سوکان زیادەکە لە ماوەی 9 مانگە پێم بڵێ چۆن پرۆسەیەک ملیۆنێک کۆنەکە زیایی من ئەو کتابی ڕسمی ئێمە لە هەموو عێراقا بە تایبەتی لە کوردستانە لە ساڵی 1970 ئامار ئەنجام نەدراوە تا ئێستاکە چەند ساڵە حسابکە زۆرە ڕاستە ستانداردی عالەمی هەیە بەڵام کۆمەلێک هۆکار و شتی کەش هەیە کاکە ئەو وڵاتە ئەمفال کراوە ئێستا ئێمە لەسەر بیتاقەی تەموینی دەڕۆین زۆر کەس من یەک تش دەڵێم کاکە زۆر بەکورتی یەک لە هۆکاری زیادبوونی ژمارەی دانیشتوان لەوانەیە ئەوە بێتن کە بە سەدان هەزار کورد ئاوارەی هەرێمی کوردستان بووە تەنها لە مووسڵ کاکە زیاتر لە 200,000 کورد دەرچووە لەو شارە بۆکوێ هاتوون بۆ دهۆک و هەولێر و خەبات و زاخۆ و ئاکرێ و سلێمانی هاتوون کاتی پرسیاری میوانەکانە زۆر بە کورتی ئەگەر بە کورتیش نییە دواتر ڕێگات پێدەم قسەکانت بکەیت وڵای من بەسە بە کورتی یە قسەکەم بەڕاستی ئەم برادرانە دائیمەن زۆر ئینتیقائین بۆ هەڵبژاردننی نمونەی خراپ یعنی ئێستا بۆ نمونە لە ئەمریکا شتی ڕووبا خۆی مقارناکە بۆ بەس خۆی مقارناکە بەشتە باشەکان باسی دەوڵەتی ناوچەکە کرا باشە خۆی ئێرانیش دەوڵەتی ناوچەکەیە خۆ ئیسرائیل دەوڵەتی ناوچەکەیە خۆ تورکیا دەوڵەتی ناوچەکەیە یعنی سیاست ئەمە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئامادەن خۆیان بشوبهێنن بە سۆماڵ بۆ ئەوی کە بڵێ کاکە ئێبە لەوان باشترین بەڵام ئامادە نییە خۆی بشوبهێنێ بە تورکیا کە نزیکە لە ئێمە هەڵبژاردن لە کاتی خۆی ئەکرێ بە نزیهی ئەکرێ چەند ساڵە تەداولی تیا ئەکرێ ئەحزابی ئیسلامی کە لە مەمنوعیەتەوە گەیشتونەتە دەسەڵات گەیشتونتە حکم گەیشتونتە دەسەڵات باشە لە مەمنوعێتەوە چەند جار لە سەردەمی ئەربەکانەوە حیزبەکانیان پێ هەڵوەشانەوە بە یاسا گەیشتن ئەوەی کە گەیشتونتە دەسەڵات و حکومڕانیان بەدەسەوەیە یعنی باشە تۆ بۆ دائیمەن خۆ مقارنەکەی بۆ شتە خراپەکان بۆ من حەزم کرد فرسەتێکم بیتێ دوایی بەڕاستی لەسەر مەوزوعی ئەنجومەنی پارێزگاکان عزیزی ئێستا کاتی ئەوەیە کە ئەو میوانە عزیزانە پرسیارەکانیان ئاراستە بکەن هەرێم سندێق پرسیارەکەشم بۆ کاک ئارام جەمال وەکو دەستگای چاودێری دەستگای هەڵبژاردنەکان ئەپرسم بۆی کە ئەم دەستگایە لەکەیەوە دروست بووە و ئامانجلی چییە ئەگەر ئەم دەستگایە پێش هەڵبژاردنەکانی 2009 دروست بووە بۆچی وەک پێویست لێدوانی نایەوە لەسەر ئەوەی کە ئایا ئەو هەڵبژاردنانە نەزیئن یاخود بە پێچوانەوە هەڵبژاردنەکان وەک پێویست نین و غەشی تێدا کراوە مەبەستم ئەوەیە کە بۆچی وەک پێویست نەناسراون و بەرچاوڕوونیان نایەوە بە خەڵکی کوردستان ئەگەر پرسیارێکی تریشم هەبێت لەسەر ئەوەی کە ئەمیان بەگشتی بۆ میوانەکان بزانین چیان کردووە بۆ هەڵبژاردننی خوێندکار و قوتابیەکان بۆی کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان قوتابیانی کوردستان بزانین ئەوانش کە بۆ ماوەی 12 ساڵ دەچێت هەڵبژاردننی نوێنەرایەتی نەکراوە لە هیچ لە ناوەندەکانی خوێندنداوە ئەوانەی کە ئەو کاتە دەرچوون هەر ئەو ستافەن و هەر ئەوانن کە پێشتر هینیان کردووە وەکو ئەوەی کە لە پارێزگای سلێمانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان نوێنەرەکانیان دەرچووە تا کوێستاش ژووری نوێنەرایەتی و نوێنەرەکانیان هەر ئەوانن لە هەولێریش کە یەکەتی قوتابیان دەرچووە هەر ئەوانن دەڵێن هەڵبژاردننی تر نەکراوە مەبەستم ئەو دوو حاڵەتی و هیچ پرسیارێکی ترم نییە دەستخۆشی لە جەنابتانە فەرموو عەلی لەتیف پرسیارێکم بۆ بەڕێز کاک ئارام جەمال وەکو چاودێری هەڵبژاردنەکان بەڕێستان باسی ئەوتان کرد کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانیا بەو پێی کە بەڕێستانەوەتانی شەرعەتێکی نییە کە هیچ شەرعەتێکی نییە ئێوە وەکو چاودێر بەسەر هەڵبژاردنەکانەوە
ینی بۆ کۆمەڵگاتان بە شێوەیەکی ڕوون لەم وەزع ئاگادار نەکردێتەوە بۆواتان نەکردو تاگەکانی کۆمەلگا هۆشیارکەنەوەوانێ ئەگەر شەرعەتی نییە ئەگەر هەشیەتی ینی تۆ چۆن ئەتوانی سیستەمێک کە بڵین هەڵبژاردنێک کە ینی ڕەنگە کۆمەڵێکە مۆکۆری هەبێ بەڵام بە شێوەیەک باسی بکەی کە هیچ بوونی هیچ شەرعەتێکی نەبێت. پرسیاری دوم بۆ بەڕێز کاک خەسرە و ئەو کاک ئارام شێخ محەممەد باسی ئەوەی کرد کە ینی ئەوان بەشێک نین لە بڵین لە ساڵی 92 هەتاوەکو 2009 بەشێک نەبوون لە سیستەمی سیاسی و لە ئەو ینی کێشانی کە لە هەرێمی کوردستانە هەیە. ئایا ئەکرێ ینی ئێمە بڵین لە کارە باشەکانە شەریک بین لە کۆمەڵە ڕوانگە و بەڵام کە جەستی ئەوان بەشێک بوون لەم کۆمەلگایە تاکی ئەم کۆمەلگایە بوون ینی ئەکرێ بڵین ئێمە بەشێک نین لەو بەڵام لە دەشتە باشەکانی شا بەشێک بین لە کۆمەلگا ینی ئەوانیش بۆنە لە 2009 25 بەبەستەوەیە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش ڕاستە و کاتە وەکو ئۆپۆزیسیۆن ناویان نەبوو لە دوای 2009 هەن بەڵام هەر بەشێک بوون بەڵێ ئەوان تاکیان کۆمەلگایە بوون ینی 25 کورسیان لەم هەبووە ینی چۆن ئەکرێ ینی ئەگەر پێشتر تاکی ئەم کۆمەلگایە بوون دەنگێکی ناڕزایی گەورە بوون لە کۆمەلگایە و پرسیارێکم بۆ کاک ئارام ئەوەیە کە ئایا ئەگەر ئەوان شەرعێت بە هەڵبژاردنەکان نایەن چۆن ینی بەشداری حکوومەتێکەکەن کە شەرعێتی نی هەڵبژاردنەکان تیا زۆر سپاس بۆ تۆش. یەک دقیقە فەرموو دێکان کەوە ئەم بە ڕێزانە کە خەسرە گۆران باسی لە شوێن جوگرافی کوردستان کرد و بەراوردی کرد بە وڵاتانی دراوسی ئەو بۆ خۆتان بەراورد ناکەن بە عێراقە لە عێراق ئێمە دوو هەڵبژاردن لە پێش ێمن لە هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکانە ئەمە یەکەم پرسیارم. پرسیاری دووەمی شەر بۆ کە خەسرە و پێدوانی ئەنجامی هەڵبژاردنە پەرلەمانەکەی ساڵی 2009 ترسێک بێت بۆی کە ئێوە نەتوانن هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان بکەن. کە خەسرە و گۆران و ئەو بەڕێزەی تریژ ئاماژەیان بۆ کرد کە دەستکاری یاساکان نەکراوە لە ساڵی 2005 بۆ 2009 کار بە یاسای هەفتەیەکی بریمەر کراوە بەڵام لە دوای 2009 کار بە یاسای 150 ساڵی 1969 کە یاسایەکی مرکزی ئەو بڕیارەکان لەلایەن یەکەسەوە دەرەچێت ئەگەر ئەو بڕیاری هەفتەیەکی بریمەر بڕیارێکی خراپە بۆ لە کەرکووکە قوسی کوردستانە کاری پێکرێت. زۆر سپاس. ئەو کاکەیەش تۆ قسە ناکەی تاوە هەر با لای خۆت بێ هاوتاگیان تۆ وەریەگری فەرموو. محەممەد ئەحمەد دەرچووی زانکۆ من سەبارەت بە هەڵبژاردنەکان وڵا پرسیارم بۆ دروست بووە لە دوای 2005 کە کاک خسرۆ باسی کرد پرسیارەکەشم بۆ کاک ئارام 2005 محەممەد بڵێ ئەوی بەرپرسی ژووری هەڵبژاردنەکان لە بزنەوەی گۆڕان لە 2005 و 2009 هەڵبژاردن کراوە و 2013 بەتەمان بیکەن ئەگەر خوا دەرفەتی پێدان ئەمە یەک. هی محافظەش ئەوە دیارە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕێگەی پێنەداوە کاکارە ببوورەوە بزانم تۆزێ بە سەیرەوە سەیرمەکەی ئەمە قسەی ئەوە من دووبارەیەکەمەوە بەڵێ بەڕێستان پێتان شتێکی سەیرێ وا هەستەکەن ئەمانە ینی نایکەن هەڵبژاردن ینی ڕوو بەڕوو حەزەکەم پێیان بڵێن بۆی تاکەکانی کورد ئاگدار بن لێ هەموو تاکێکمان لێ ئاگدار بین من کە قسە ئەەکەم جەنابەت تۆزی بە پێکەنینەوە پێکەنی ئەگەر هەستەکەی نەخێر نانە ببوورە منوتم بە ئاگدار بین بەڕاستی ئەگەر نایکن بابزانین شتێکە بە ڕۆم بکرێتەوە یان کۆمەڵێک شت هەیەەوە بە وەکو تاکی کورد ئەڵەی خەڵک بە نەفام ئەزانین چەند ساڵە بزودنەوەی گۆڕان با من چەند ئەشخاصێکت بۆ بڵێم محافظی پێشووی سلێمانی تا ئێستاش خۆی نادا بە دادگاوە کاکە ڕۆشتووە ئەمە چێ بووە ئێوە هەستەکان بزودنەوەی گۆڕان لە 2009 دروست بووە ڕەبتی بکەیتەوە بە هەڵبژاردن بەڵێ ڕەبتێکەکەمەوە بە هەڵبژاردن ئەمە یەکێتی نەبوو کاکە ئێستا لە بزودنەوەی گۆڕانە ئێستا لەسەر بزودنەوەی گۆڕانە با لە خۆی نەگرێ ئەڵێ من خەڵکی گەندەڵم ناوێەوە یەکێکە لەوانە کە لەلای ئەو دانیشتووە پرسیاری وڵای یەک تەرحەماوە لەسەر مەسائلی کاک ئارام وتی 200 ساڵی تر ئێمە دواکەوین ئەگەر وا بڕوە زۆر جوانە من کێشەی عراق دروست بوو لەگەڵ کوردستانە هەموو ئەحزابەکانی کوردستان جگە لە پارتی وتی کێشەکە شخصیە لەگەڵ مەسعود بارزانی هەمووی وایەوت
بەڵام بۆ ئێستا پرسیاری من لە هەموو هەرچێ برادرانەکەم بۆچی ئێستا ئەمە حزابانە چوونەتەوە پاڵجەنابی سەرۆک ببوورەوەیش ڕەتی باڵبژاردنەوە نییە جوانە بەڵام ئەوان باسییان کرد ئەوان باسییان برای عزیزم ینی ئەگەر بەرنامەی پێشوو وایە ئەتوانێ و پرسیارە پێی کە لەسەر دیجلە بوو بەڵام ئەمە ینی ڕەتی باڵبژاردنەوە نییە بەڵێ دە ئێستا توانیت بەبێ مایک پرسیارەکەت بگێنە مەبەست چیە 200 ساڵی تر ئەمە هەڵبژاردن باسی هەڵبژاردنم بۆ بکە من باسی هەڵبژاردنم نەبووان کە باسی 200 ساڵیان کرد زۆر بەڵێ گیانەکەم یاز پێم بۆی دەست پێ بکەیت یەک کەسمان ماوە فەرموگیان زەردەژ نەجات قوتابی پەیمانگا بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم لە قسەکانی کاک ئارام جەمالە تەرحی بۆ کە دەڵێ ڕێکخراوێک هەیە داکۆچی لە مافی خەڵکەکە لە هەڵبژاردنەکانە باشە دیموکراسیت لێرە کوانێت لە چی شتێکایە کە ئەڵێ لە عینەن کاتا لە دگەڵ دوو حیزبی دەسەڵاتە کۆکن قسەکانیان یەکە ئەی لێرە چۆن داکۆچی لە مافی هاوڵاتیان دەکات لە قسەکانی وا دەرەکەوت کە ئەم لەگەڵ دوو حیزبی دەسەڵات ئەم ڕێکخراوە یەکێکە باشە ئەی بەڵێ شتێک ئەوە تا من لای خۆم نووسیمە شتێکی ڕێکخراوێک هەیە ئەوە تا لای خۆم خۆت ئەو قسانە کرد بەڵام لێرەیە کۆکە لەگەڵ دوو حیزبی دەسەڵاتە ئەیکوا مافی ئەو هاوڵاتێککوکوە بە شەرعەتی ئەم ڕێکخراوە لەکوایە کاک زەردەشگەڕووتر و سەریحتر قسە بکەین کێ لەگەڵ دوو حیزبی دەسەڵاتدا کۆکە ڕێکخراوێک باسی ڕێکخراوێکی کرد کە مافی هاوڵاتیان لە هەڵبژاردنەکانە مافی خەڵک باس ئەکات لەوەی کە ئەم دیموکراسێتی تیابێت باشە ئێستا تۆ لەو تەوزی حیا ئەو قسەیت کرد بەڵام ئەم ڕێکخراوەکوە نەناسراوە و لە چی شوێنەکە و لەگەڵ دوو حیزبی دەسەڵاتە بۆ کۆکە ئەی مافی هاوڵاتەکە لە کوێ و شەرعەتی ئەم ڕێکخراوە چییە باشە پرسیارێکی ترم بۆ کاک ئارام لە قسەکانی جەنابی ئەڵێ دوو حیزبی دەسەڵات وەجه و ئایدیهای وا دەرەکەوێ ئەم ئایدیای دەحێت دوو حیزبی دەسەڵات کە مەرکەزێتی پێوە دیارە باشە مرکزی ئەگەر وەکو مرکزێتی پێوە دیارە و لەلایەن خەڵکەوە هەڵبژاردن ناکرێ و دیموکراسیتیان نیە ئەی چۆن حیزبەکانی تر ئەحزابەکانی تر هاتوون لێرە کورسیانیان وەکو یەکگرتووە گۆڕانە هەچ کەسێکی ترە باشە ئەمەڵێ خۆیان قۆڕغیان کردو خۆیان چنیان تۆ لێرە قسەکانی وا دەرەکەی ئەڵێ ئامادەکاری چنینی بۆ ئەکرێ دوو هێزی دەسەڵاتە زۆر سپاس بینەرانی ئازیز دوایم ناوبڕا وەڵام بۆ ئەو پرسیارانە وەردەگرینەوە